خب وەختان و خێر خەڵکە کوردەوار ئومیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. سەرەتا ئەم دیبەیتە وەکو ئەرکە نیشتمانی وەکو زەکاتە کوردبوون بەرامبەر بە کۆمەڵگای خۆتان بڵاوی ئەکەنەوە ئەیگەینە دەستە تەمام ئەوانەی کە ناویان نوخبەس، توێژەرە، مامۆستای زانکۆس و مەسئولینە سیاسی و ئەحیانەن سەرانە ئەحزابە دروستکریاگە نووساوە بە کوردە. من لەگرا ئتمامە حجەتتان تەکاکەم. ئەگەر تا ئیستە نەتان زانیگە دوای ئەم دیبەیتە لە یەک نەفەرتان قبوڵ ناکرێت لە چوارچێوەی دەوڵەتە ئێرانی بتەوکردنەوەی دەوڵەتە ئێرانی و حاکمیەتە دەوڵەتە ئێرانی هەنگاو بنێن لە ژێرە ناوە توێژینەوە نەزەرە ئەحمەقانە و لەم ڕەوایەتە بە تلڤیزیۆنەکانە کەی24 و ڕوودا و KNN و ئاریان تیوی وە خەریکە شانتاژکردنە سەر زەهنە خەڵکی بن. ماڵە کوردان ڕێخستن لە دیسکۆرسە نە لە مؤسسە سازی. خەڵک دنیای ئەمڕۆ شتێکی هەست بەناوە ئرتباتە بین الئەزهانی کە پێی ئێژن ڕای گشتی شەقام، پێی ئێژن کامن سنس، چۆنیەتیە ئەقڵانیەتە هەڵسو کەوتکەرانەی ڕۆژانە. تەک بە تەکە ئێوە بۆ ئەوەڵین بار ئێشی بزانن وانە ناوە جبهەیە جەنگێکە کە ئەم جبهەیە جەنگە چارەنووسە ئێستایی و سوحای ئێوەی وا لە شوێنە. من بۆیە شیکاری ئەەکەم تا بزانن ئەوانەی کە ئێژمی دەرهاوێشتەیە مەیلە شەخسیە من نییە، بەڵکو وتنە حەقیقەت، شەفاف و زەلالکردنە، ڕواڵەتە، واقعیەتە بە دەرهاوێشتەکردنە مێتۆدە علمی لە تەرحکردنە ئارگیومنت، هاوردنە مثال، ئێرائەدانە ئەستدلال و معناکردنەوەی ئەنچێ کە خەریکە ئەمڕۆ لە ئێران اتفاقەکەوێ. من نە لەکچەرە سیاسیتان پێدەم، نە مامۆستام، نە کارگروو هەم دروست کردگە. من جڵەوە ئەم شەڕە ئێشێ لە ئەفکارە عمومی و ڕای گشتیە خەڵکە کووردا بدەمە دەسە شۆڕشگێڕان فەرماندەهانە واقعیە ئەم مەردمە. بۆیە ئەگەر تا ئیستە نەتزانیگە حەزوە خۆت کردگە پوڵت پێ ئەدەن ئەچیتە ناوە تەلەڤیزیۆن قسە نازانی قسە ناکەی لە ڕاستای بتەوکردنە دەوڵەتە ئێرانە. سوحا لە هیچ کام لە ئێوە قبوڵ ناکرێ و تاوانە ئەمە ئەدەن بۆ خاترێەوەی وە بەرگوێیان گەی بێت. ئێوە بە گەلە کۆمەی خەڵک ئەمە ئەگەینە بەردەستیان. حکمە ئەووەڵ جمهوریە ئیسلامیە ئێران ڕۆخاوە. حکمە دووەم ئەم ساتە وەختە واین تێیە پێی ئێژن ساتە وەختە بۆشاییە دەسەڵات. ئەگەر ئێوە تەسویرتان لە بۆشاییە دەسەڵات ئەمەسە خەڵک بێتە خیابان ڕاوڕوت بکات، بڕوات دەرە کەڵانتەریەکان و ئەسلحەخانەکان بشکێنێت، ئەمە ئاخرین مەرحەلەس و هیچێک لە دەست نایە تۆ نەتزانیگە ساتە وەختە بۆشاییە دەسەڵات کەیە. ئەمە ساتە وەختە بۆشاییە دەسەڵاتە. پس ئەمە حکمە دووەم و بە قەتعیەت وتم ئێستایش تەحلیلی ئەەکەم تا بە یەقین بگەی چ یارانە من و چ تەمامە ئەمانەی کە دەمن و بەکار گیریاگن تا لەم شەرایطە بە سەڵامەتی دەوڵەتە ئێران و ئەمریکا و ئیسرائیل تێبپەڕێ. و ئەمما نوکتەیە بەعدی من ئێستا کۆمەڵێ داستان تەعریفەکەمەوە تا ئەم تەعارفات درۆزنانە و هەیکەلە درۆزنانەیە ئێوە لە تەیە دەهەگەلە ڕابردووە لە نەمایشە پۆپۆلیستی گورگبوونە لەبەر بەرگە مەڕا دەرخەم.
تا ئەو قڵانەی وا دەستان پێگرتووە ئەمڕۆ نەماگن. تەوەجۆ بکەن. یەک ئۆپۆزیسیۆنە ئێرانی، یەک ئۆپۆزیسیۆنێ نووسراوە بە کورد حیزب دەستکردە نەهادگەلە ئەمنیەتیە نووسراوە بە کورد ئمڕۆ لە هیچ کوێ حزوریان نییە. ئەم ساتە وەختە کامە ساتە وەختە؟ ساتە وەختە بۆشاییە دەسەڵات وە خەلەع قودرەتە. بۆ خاترەوەی لەمە تێبگەین من سەرەتا ئێشی کۆمەڵێ دەستەواژە و تعریف و ماناکردنەوەی فەلسفەی سیاسی بەحس بکەم. ئەگەر ئێوە دانشگاه چووگن، زانکۆ چووگن، ئەگەر ئێوە شەهادەتدارن، دکتۆرە توێژەرە فەلسەفەن، مێژوون، علومە سیاسین، ئێشێ وەختی قسەکەن چەمکەکان کە ئەیدەنە دەرۆ مەبەستتان بێژن. ئێمە لە ئانچێ و لەوەی کە پێی ئێژن فەلسفەی سیاسی کە لە یۆنانەوە دەست پێیەکات لەگەڵ شتێکا ڕوبەڕووین پێی ئێژن سەلاحیەتە حکمڕانی. سەلاحیەتە حکمڕانی یعنی ئێژن بۆ ئێشێ کەسێک ببێ بە سەرۆ کۆمار، بۆ ئێشێ کەسێک ببێ بە پادشاه. دەلیلەکەی چییە؟ ئەمە هەم لە ئەفلاتون و باسی ئەکان تا زەمانە ماکس وێبەر تا تەعاریفە جەدید. پس ئێمە شتێکمان هەست بەناو سەلاحیەتە فەرماندان. تۆ بۆ ئێشێ بووی تۆ فەرماندە، بۆ ئێشێ بووی تۆ حکمڕان. چوار حاڵەتە سنەتیمان هەست کە لە چۆنیەتیە لە دایکبوونە جیاوازە تۆ قسە ئەکا. هەر بۆیە سلسلە مەراتب دروست ئەکا لە توو لە مێژوو وەکو ڕابطەیە دایک و باوک تەکە مناڵەکانیانە و ئۆتۆریتەیە کە هەسیان بەسەریانە، وەکو ڕابطە و پەیوەندیە نێوانە پیر و گەنج، وەکو پەیوەندیە نێوانە ئەرباب و کۆیلە. ئەمە چیان بەرتەریە ئەدا؟ شێوەی جیاوازە لە دایک بوون. ئەفلاتون دانەیەکی تریشی پێ ئێزافەکە، ئەویش فرادەستی لە منزەرە عیلمە. بۆ کابرایشێ بێتۆ شا پادشاه، بۆ ئێشێ بێتۆ ئەو ئێشێ فیلسوف پادشاه وێ. کەواتە ئالە گراسە تۆ ئەوێنی شەهادەتێتە بەرۆ کابرا دکتۆر ئەحمەقیان مامۆسا، چون دکتۆرە مامۆساس گشتی وەیەکۆ ئەکێشێ وەیەکۆ سەلاحیەتە حکمڕانی هەست. سەلاحیەتە حکمڕانی هەست. با بزانن ئەم سەلاحیەتە حکمڕانی کردنە شمول ساحبی و مالکی مەملەکەتیش ئەکات. یعنی تو ئیستا ئێشێ بێژیت مەسەڵەن بۆ تورکیە ناوی تورکیەز و تورک ئێشێ ساحبی وێ. بۆ تو ئێشێ لە خۆت سوال کەی بۆچی ئێشێ لە عێراق ئەدعا بکرێ کە عەرەب ئێشێ حاکمە عێراق وێ؟ بۆ لەبەر ئەوەی کە تۆ لەبیرت ئەچێت کە کاورا خەریکە ئەم سەلاحیەتە بە عنوانە پێگەی شارستانیەت، پاراستن دەسەڵات، کولتور وە شۆناسە گشتی ئەفرۆشێتەوە و ئێژێ ئەمە سەلاحیەتە منە کە حاکمە ئەگراومە. بابێنە سەر مەقولەیە ئێران و ئێوە بووەمە سەر خەبتە گەورەیە مێژوویە کە بەسەر کورد هات. سەرکەن دوای ئەوەی کە ئاگربەسیان ڕاگەیاند دەوڵەتە ئێرانی دوو ڕۆژی پێ نەچوو وتی ئەفغانیەکان جاسووسن، کەوتە ڕەشە بگیریە ئەفغانی تا ئیستە 900,000 نەفەر ئەفغانیان سنوورداش و دیپۆرت کردگەسەوە. سوال گەورە مەسەکە دەوڵەتە ئێرانی ئەم کارە بوو ئەکا، ئەم کاریە بوو کرد. بۆ ئێژێ ئەفغانی جاسووسن و کەسیفن و پیسن و دەریانەکە دوای ئەم شەڕە. وە خاترەوەی لەمە تێبگەین من ئێوە ئەگەڕێنمەوە دەورانێکی ڕابردوو وا تەمامە کۆڵەکەی کوردبازیتان لەسەری دانیاکە. بۆ ئەگرا ناوی ئێرانە؟ بۆ لەگرا کە ئێژن ناوی ئێرانە
ئێوە وا خەریکن بۆ ئێمەی باس ئەکەن کە یەک قەومە فارسێک هەست لیاقەتە ئیدارەکردن و پاراستنە ئێرانی هەست. ئەمە بۆ ئێوە تەوزیح نادرێت. بەڵام هیچ وەختیش ئاشکارا دەوڵەتە ئێرانی نایژی قەومە فارسێ مەوجودە کە ئەم قەومە فارسە لیاقەتی ئەوەی هەست کە ئەم حکوومەتە واوەڕێەوە ساحێوە مەملەکەتەسە. بۆ دەرکە ئەمە با ئاوا باس بکەم کە ئەوەی کە تۆ پێ ئێژی لیاقەت ئێشێ لە فۆرمە جەدیدا بەناو ناسیۆنالیزم داوێتە دەرەوە و بێژی تۆ حافزە ئەم مەملەکەتیتە بەم کارانە و بەم ئیدعانەکەیکەی. کۆرپۆرێشنە ئێرانی بە فەراز و تەلیعەی ڕزاخانە پاڵانی لەدایک ئەوێت بە شێوەیە مۆدەرنە دەوڵەت ملت. ویستگەی ناسیۆنالیزمە ئێرانی لە ناوە هیچ توێژێکی خەڵکە ئەم وڵاتە ئێمە کە پێی ئێژن ئێران نییە. ئەڕۆن لە ئوروپا کۆپی ئەکەن لە شێوەیە ناسیۆنالیزمە کەونگەرایە ئاریاییە ئێرانی. بعد کۆمەڵێ چمک و دەستەواژە تێرن وەکو پاتریۆتیک بوون، نیشتمانی بوون، پێی ئێژن مەیهەن پەرستی. ئەم قەڵەمڕەوە ئەکەنە مام دایک، مام میهەن دایکە وەتەن. خۆیان ئەونۆ کێ ئەونۆ دەروازەوانە قنە دایکە وەتەن. دعا ئەکەن ئێمە پارێزەرە یەک پارچەیی تەواویەتە خاک، سەروەری وە کرامەت وە کولتورە شتێکین بەناوە ئێرانی. ناسیۆنالیزمە ئێرانی تێت ئەڕوا لە دام و دەستگای دەوڵەتێکە وا خۆی بەسەر ئەم جامعەدا ئەنێت دەرئەکەوێ بە تایبەتی لەکوێ لە ناوە ئیداراتە دەوڵەتی، تایبەتی تر لەکوێ لە ناوە ئەرتەش. یعنی ئەوەی پێئێژن ناسیۆنالیزمە باستانگەرای شێتە هارە ئێرانی وا لە ناوە ئەرتەشە ئاریا مەهریە ڕزاخان دروست کریاک. خۆ وەزیفەی ئەم ئەرتەشە چیەوە تا ئەم دەقیقە کۆمپۆزیسیۆنە ئێرانی بە ڕزا پاڵانیە، ڕزا پەهلەوی، بە ئیسلاح تەڵەبین، بە دەنگۆکانێک کە تێت لە بەرامبەر سپای پاسدارانە ئەرتەش بەرجەستە ئەکەنەوە و ئێژن ئەرتەش خەڵکیە، ئەرتەش هێزە مسەلەحە گەورەیە ئێرانە کە شکۆ ئەمنیەت سەروەری سنوورەکانە ئێران و تەمامیەتە ئێران ئەپارێزێ. ئێوە ئێشێ بزانن وەختی ئێژن وانە سەردەمە حکوومەتە مۆدەرنا، وەختی ئێژن ڕای گشتی و شەرعیەت و ڕەوایەتە دەسەڵات لە خەڵکی تێ، تۆ ناتوانی بە زۆر بە ملهوڕی خۆت بسەپێنی بەسەر مردمێکە لە عەسرە حازرە بێ ئەوەی ئەوانت گەوجان دەبێ، بێ ئەوەی کۆمەڵی دروشم بدەی، کۆمەڵی هەڵوێست بگری، بێ ئەوەی محتەوات بوێ، تعریفت لە خۆت هەبێ، بێ ئەوەی ڕساڵەت و غایەتێکت بۆ خۆت تعریف کردوێ، ناتوانی. ئەگەر تا ئەگەر تێئەگەین ئەم هاش و هوشە ئێرانی بازیە کە گویا بۆ لەگرا دەوڵەتە پەهلەویە بۆ ناوی دەوڵەتە ئێرانە چون ئەمانە مالەکە ئەم سەرزەمینە، چۆن مالەکەن؟ چون پارێزەرن، چون لە دڵە ئتفاقات ملی و وڵات پارێزی هاتگنە سەر دەرۆ، بیریان کردگەس و بگەشین و بیریان لێ کردگەس و شوناسە تازە بگرین و شوناسە خۆمانمان بوێت، بیریان لێ کردگەس و لەناوە ئەم دنیا جێگە و پێگەیەکمان بوێت. لە پڕدا ڕووداوێک ڕوو ئەدا. ئەم ڕووداوە چییە؟ جەنگە جیهانی دووەمە. لە پڕە قوای متفقینە ئەجنەبی، یعنی بێگانە، یعنی دوژمنە بێگانە، لە شمالەوە ئتحاد جەماهیرە سۆسیالیستیە شەوڕەوی، لە جنوبەوە سەربازە هەندیە سیکە ئەرتەشە بریتانیا. 45 دقیقە ئەم جرسومەیە ئێران بازیە بەناوە ئەرتەش لە مقابڵە هێزە داگیرکەرە بیانی مقاومت ناکە. مامە میهەن بەگان چوو. من ئامەدانە موشانە بەکارەوەما
هندی سیک تێتەناوە ئەم وڵاتە تەجاوز ئەکاوە کەنیشکەکانیان تەجاوز ئەکاوە ژنەکانیان ئاغای ڕزاخانە پاڵانی لە بەرامبەر حیزبیانی بڕنە و ناگرێتە دەست لە سەنگەر بمرێ استقالە ئەکا استعفا ئەدا تا کوڕەکەی بنێنە جێگەی ئێستا چه ئەتفاقێک کەوتکە ناسیۆنالیزم درۆزنانەی ئێرانی وا سەڵاحیەتە حکوومەتی بە دەوڵەتە ڕزاخانی و دەوڵەتە ئێرانی ئەدا تواوە هیچ بود و نمودێکی نەبوو وڵات لنی کریا هەوا خەڵک کەوتە بەر تەعەڕوزە ئەرتەشە ڕووس و ئەرتەشە بریتانیا هاوکاتە لەگەڵ ئەمە لەناوە ئەم ملەتە ئێرانە کە ئیدعایەکەن چون ئەم ناسیۆنالیزمە هیچ ڕەنگاڵەیەکی نییە هیچ گروپێکی ناسیۆنالیستی مقاومەتی پارتیزانی لە ئێرانیەکان دروست ناوێت تا شەڕە ئەرتشە داگیرکە بکە ئۆکەی حکوومەت خوێڕی بوو دێخۆ ناسیۆنالیزمە ئێرانی هەست کە لیاقەتە ئەم مەملەکەتەی هەست تۆ ئەوێنیت لە گرایشە کەسێ مەوجود نییە ئەگراکەیە شەهری وەرە ساڵە 1320 ڕزاخانە پاڵانی لا ئەوەن وڵاتن نەبووک ناسیۆنالیزمن نەبووک لیاقەتن نەبووک استقلالن نەبووک وڵات پارێزیە نەبووک هەڵشکیا کوڕەکەی خەنە جێگەی سوال بەڵام بەیانی بریتانیا ئەڕواتە دەرەوە رووسیا ئەڕواتە دەرەوە حەمەڕزای دانەریاگە دەسە ئەمانە باوکە تەسلیم بووگ و ئەرتەشە هەڵشکیاگە مقاومەت نەکەری چۆن ئەتوانێ ئیدعا بکە بەسەر ئەم مەملەکەتە جارێکی تر بە عنوانە پارێزەرە سنوور پارێزەرە ئەخلاق پارێزەرە یشتێ بەناو ملەتە ئێران چۆن ئەتوانێ دانیشێ ناتوانێ دانیشێ لەگرا تۆ تێی حقەیەک سوارەکەی فریوێ سوارەکەی چی ئەەکەی تۆ لە مقابڵە هێزە بیانیە زۆردارە وا داگیرتی کرد قات و قڕی بەسەر تۆ هاورد تەجاوز و تەعەدای بە ڕۆح و ڕەوانت کرد تەعەدای لە خەڵکت کرد تەعەدای لە شوناست کرد شکاندیتی تۆ هیچ مقاومەتێکە نەکرد نەبووی کە مقاومەت بکەی درۆ بووی ئیستا تۆ ئێشێ بەردەوام حکوومەتکەی 1320 تا 1325 5 ساڵ فەرقیسی 5 ساڵ فرقەیە ئازەربایجان ئەگەر هەڵە نەبم لە 1324 نێوانە 1324 1325 دانرێ جمهوریە مەهاباد لە 1324 بەهمەن ڕێبەندانە 1324 دانرێ 5 ساڵ لەم واقعەیە داگیرکاری ئێرانە تێپەڕیە کەیە وەختێکە بڕیار دریاگە ئەرتەشە متتەفەقین ئێران بەجێ بێڵێت 1325 قرارە ئەرتەشە متتەفەقین ئێران بەجێ بێڵێت بریتانیا بڕاتە دەرەوە رووسیا بڕاتە دەرەوە دەی ئیستا ئەگەر ئەم دووە بڕۆنە دەرەوە کەس گووە کڵاوە دەوڵەتە پەهلەوی ناپێوێت خۆ ئەچنەوە سەر ماجراکەی 1299 ئێشێ تو کارێ بکەی گووە کڵاوی بپێون ئێشی چی بکەی ئێشێ ناسیۆنالیزمە نەداشتە حەیکەی تۆ ئێشێ دروستی کەی ئێشێ شای ئێران حەمەڕزا دەستگاهە حکوومەتی بکەیتە پارێزەرە وڵاتە ئێران وە کوردی ئەژێ دوای تڕین و قونقوچین دە ئیستا چۆن ئەم کارە بکەی ئەڕۆی زەعیفتەرین حەڵقەیە دوژمنە هێرشکەر دروست ئەەکەی زەعیفتەرین حەڵقەکە کێس دروستکردنە جەریانە قەومی کە ئەم جەریانە قەومیە وا لە شوێنە دابڕین و لە تووپارکردنە دایکەوەتەن ئەلەگرە تۆ ئەزانیت کە جەعفەر پیشەوەری و فرقەیە دموکراتە ئازەربایجان کە یەکێک لە سەرانە حیزبە تودەس لەکوێوەدا ئەکەندرێت ئەلەگرە تۆ ئەزانیت قازی محەممەد ناگەهان لەکوێ سەردەرتێری
قازی محەممەدێک بۆ دروست ئەکەن جمهوریە مەهابادێک لەناوە دڵ جمهوری ئازەربایجان بۆ دروست ئەکەن چه اتفاقی بکەوێ تا غوسڵە تەعمید دەوڵەتە ئێرانی بن بێ مقاومەت بێ تەقاندنە یەک فیشەک قازی محەممەد بەسەر بڕینە کاوەڕ لەبەرەوەی هەماهەنگەتەکە دەوڵەتە استقبالەکە لە ئەرتشە نەبووگە ئێران ئەرتشە شکست خواردە ئەرتشە مقاومەت نەکردە ئەرتشە ئابڕوو بەرباد چووک ئەرتشە هیچ نەداشتە بە قازی محەممەد تەبدیل ئەوێ بە قەحرەمانە ملیە ئێرانیە ئەشی قازی محەممەد بکوژی تا سابتی بکەی حەمڕەزای پەهلەوی قەوام یەک شتێکیشیان هەز ناوی ناسیۆنالیزمە ئێرانی و خۆشەویستی و وڵات و پاراستنە تهدید دوژمنە وڵات کاولکەرە ئەم دوژمنە کێس هەڵقەیە زەعیفە پیشەوەری و قازی محەممەدە قازی محەممەد ئێعدامەکەی کورد ئەخەیتە کوردبازی شۆهرەتی پێ ئەدەی مناڵەکانی ئەوەیتە تاران یەکێکیانەکەیتە سەفیرە دەوڵەتە ئێران لە ئەڵمان وا فکرەکەم ڕۆژ زێنەکە یەکێکیشیان ئەەکەیتە محەممەدە قازی گەورەترین متەرجمە زوانە فارسی لە تاران گەورەیانەکەی حزبێ بەناوە دموکرات دروست ئەەکەی خاترەیەک و ئاغازێک بەناوە تەلاشە ناسیۆنالیستی کورد قەومی ئیتنیکی زەعیفترین هەڵقەی قەومبازی لە ئێرانە کورد زەعیفترین هەڵقەی قەومبازیە لە ئێرانە عەرەب خەیلێ مهمترە بەلوچ خەیلێ دەسەڵاتدارترە تورک خەیلێ دەسەڵاتدارترە بوو ئەم کانونە ئەخەنە ناوە کوردە قەومی ئیتنیکی چون کورد زەعیفترینە کوردوا لە محاسرەی چوار دەوڵەتە هەنەڵی بڕیاگە هەناسەی بڕیاگە مەکانی نییە ئیمکاناتی نییە گەلە کۆمە و گەماروی گشتی لەیەکرێت کورد زوو شکستەخوا باشترە دوژمنە زەعیفی بەناوە کورد بۆ خۆمان دروستکەین تا ناسیۆنالیزمە نەداشتە بە کورد و دیگەری کورد تعریفکەینەوە تەسبیتیکەین قازی محەممەد ئەوێتۆ هەیکەل و حیزب دموکرات و کوردبازی ئەوێتۆ هەیکەلە ناسیۆنالیزمە نەداشتەیە ئێرانی لەگرا چه اتفاقێکە وت دەوڵەتە ئێرانی کە نەی ئەتوانی مستەقەڕ بوێت بە خوێنە کورد گەلە کۆمەیە شتێ بەناوە نوخبەیە کورد کە ئێمە نازانین کێ بوون و کوڕ کێ بوون کورد مەحکوم کردیا کورد شکستی خوارد کورد تەبدیل بوو بە عاملە سەرکەوتن و قارەمانەتیە حەمەڕەزای پەهلەوی و بەحرەینیشی داوچوو ئەگەر لە پێگەی وڵات پارێزیە بوێسیانە ئەو جارە ئێمە یەخەمان ئەگرت بە کابرا لە تاران هەمانوت و سەڵاحیەت نییە مەملەکەتە بۆی دڕێوە تۆ دەسە ئەجنەبیت تۆ مەملەکەتە تەحویلدا تۆ مقاومەتە نەکرد تۆ شەڕە نەکرد تۆ دەستنیشاندەیە دەسە دیگەرانی هەمان قسەوە عروبەیەکە هەمان قسەوە ناسیۆنالیزمە تورکیەکە هەمان ئیدعاوا ناسیۆنالیزمە ئێرانی بەرامبەر بە ئێمە یەکەن ئەوەڵین حرەکەتێک کە تۆ لە شۆڕشامەشیایە بتکردایە دروستکردنە پاراستن بۆ گیانە خۆت خەڵکەکە لە شکاندنە هیما و سیمای دوژمنێک بوو کە خەریک بوو جۆرێکی تر خۆی نیشانەدا بوو کورد ئیترزاتی نەکرد دەم کات و دەمی کردو پیان وت تەجزیە تەڵەب دەمی کردو وتیان جاسوسە بێگانە ئەعدامیان کردن ئەو وەنانە ئەعدام کردین لە لاڵبوونا تا شکست لە دەروونمانە دەرونی بوو و زوانمان لاڵ بوو شەیدای مردن بووین چۆن مبارز بووین چون ئەمرین لە کاتێکە ئەم مؤسساتە کە دروست کریا نجاتدانە دەوڵەتە ئێران بوو حەمەڕەزای پەهلەوی بە ئەوەڵین تەردەستی لە 1325 پێگەیەک بۆ خۆی و باوکە بێشەرەفی و خودە نەداشتەیە دەستنیشاندەی دروستەکە بڕۆن ویکیپیدیای حەمەڕەزا پەهلەوی بخوێنەوە ئەوەڵین اتفاق تەواوکردنە قاعلەیە ئازەربایجان و قازی محەممەد کە ئەمە خەیری ئینسان گەورەیەکە دووەمین اتفاق کە ئیستا ئەتوانێت نەڕە نەڕ بکا بەسەرەیە
ئێران بازەکان وا گشتیان وانە یەکسەدها حیچێنیەن ماجەرای کودتای 28 مردادە دوای ئەوە شا هار ئەوی ئەگەر ئێوە قازی محەممەد بازیتان نەکردایە ساواکە حیزە دەستگاهە پەهلەوی لە ژێرە ناوە میهەن پەرستی وە سەرزەمینە ئاریایی مردمە ئێمەی تیکە تیکە نەیەکرد کەسێک خۆی دەست نیشاندەیە لەسەر ئینگلیز ئەمریکا و یەهودە جەهانی بوو کەسێکە خۆی تەمامە ئەم مردمەی بەرەو فەلاکەت کێشاند بەڵام لە پڕێکە قسەی زل بوو خۆی چووە جێگەی سوژە دانیشت و تۆی خستە جێگەی ئۆپشە ئەمە هەمان سەناریۆوە وا ئێمە بەرمان گرت نەمان هێشت ئەو ماجەرا دیسانەوە تکرار بکەنەوە ئەمە تەهدیدەکەی هەر مەوجودە جمهوری ئیسلامی ئێران حاکمیەتێکە ئیستە تەکوەتەکیان جاسووسە موساتن ڕەوایەتە شیعەیە سەفەویگەریان شکستی خواردە دروشمەکانیان ئارمانەکانیان وڵات پارێز بوویان گشتی شکستی خواردە تەمامیەتە ئەرزی فقط خاک نییە ئاسمانیشە بنە دەریاکانیشە ئەمڕۆ بە ئەعترافە خۆیان ئەعترافەکەن قسەی من نییە قسەی جمهوری ئیسلامی قسەی ئیسرائیل نییە قسەی جمهوری ئیسلامی ئاسمانە ئێران وا لە کۆنتڕۆڵ ئیسرائیلە هەر بە قسەی خۆیان عەلی خامنەی خۆی شارگەسۆ پێگەی قووەتە جمهوری ئیسلامی چ بوو جمهوری ئیسلامی کە تۆی ئەگەر چی پێتە کرد ئەیبوو تۆ ئەمنیەتە ملیە مردم ئەخەیتە خەتەرەوە تۆ مەحارەبیت تۆ جاسووسە بێگانەیت کە ئەمنیەت و تەمامیەتە ئەرزی ئەم وڵاتە ئەخەیتە خەتەرەوە هەزاران نەفەر لە مردمە ئێمە ئیعدام کردیان بەم ناوە ملیۆنها نەفەر دەمی داخست شکست و خودسانسوری دەرونی دەستی پێکرد ئێستا جمهوری ئیسلامی تەمامیەتە ئەرزی نییە وڵات پارێزی نەکرد نە بەڕووبەرە ئێرانیەکەیوە نە بەڕووبەرە تەشەیوعە ئینقلابیە کەربەلاییەکەیوە کە سدورە ئینقلابەکە لە مقابڵە ئستکبار ئەوێسێت ئیستە دەوڵەتە ئێرانی دوو ڕەوایەتە ناسیۆنالیستی شکستی خوارد بنگە وە پێگەی خەڵکی نەبوو خودە حاکمیەت کە بە عنوانە سەلاحیەتە دەوڵەتە ئێرانی ئەی فرۆشتۆ و نەیهێشت مەسەڵەن منە کورد بڕۆمە تاران دەوڵەت دابنیم ئەیبوو تۆ پارێزەرە وڵاتە نی تۆ ئەژنەبی تۆ دەستی بێگانەی تۆ ئەم وڵاتە نابوو دەکەی ئەمەلەن گشتیان بگونە سو جاسووسە ئیسرائیل ئەمەلەن گشتیان باس لە هاوکاری ئیسرائیلەکەن و ئەمریکاکەن گشتیشان باسەکەن بەشێ لە ناو حاکمیت هاوکارەتەکە ئیسرائیل و ئەمریکا لەگرا دەوڵەتە ئێرانی چووگەسە ناوە زەعفە گەورەیەک من دەست بەجێ هاتم ئەمە قۆستەوە دەوڵەتە ئێرانی دەقیقەن سناریۆکەی قازی محەممەدی تکرار کردەوە زەعیفتەرین هەڵقەیە وا تۆ ناسیۆنالیزمێکی درۆزنانەی ئێرانیەت سەوارە بەر حب و بوغزەکانە خەڵکە تێنەگەی گەهاڕیان دروستکەی چییە هەڵقەیە زەعیفە ئەفغانی هەڵقەیە زەعیفە ئەفغانی تۆ شەڕە ئەمریکات نەکردگە تۆ لە ناوە قنتا باگە گەورە مەوجودە لنگە ئاسمانە کردگەسۆ تەمامیەتە نییە نەچوویت ئارمانهای ئینقلاب محققەکەی ئیستە چۆن ناسیۆنالیزمە تەرکیبی دروزەکەی بۆچی ئەم کارەکەی بۆ خاترەوەی 2 هەفتەی تر 3 هەفتەی تر لە ڕواڵەتێکی تراکە خۆت دەربخەی سەلاحیەتە مالیکیەتە ئێران و ئیدارەیە ئێرانت بێت تۆ بووی تۆ پارێزەرە وڵات پارێزی بەرژەوەندیە گشتیە خەڵکێکی نەبووی بە ناوی خەڵکە ئێران بۆیە تۆ وەختی خامنەی تێتە دەرەوە لە ڕۆژە تاسوعا و ئاشورا لە سینە کوتانە حسەینا نەوحەیە تەرکیبیە ئێران ئەی سەرزەمینە کەربەلایی حسێنی تێخا و ئێرانی تێخا و گەرەکی شتێ دەربێرێک دەرنایێت و ناگەهان فەزای دوو قوتبیە دروستکات لە جەنگە ئەخلاقگەرایانە ئەحمەقە ئێرانی تەکە متنەفران و ڕاستگەرایانە ئێرانی لەسەرە حب و بوغز و ئیستە فرار بەجڵەوێ بکات تا شتێ بەناوە ناسیۆنالیزمە ئێرانی بێڵێتەوە ئەمە هەمان داستانە قازی محەممەدە تۆ چارە زلهێزە نەکردگە شعار و دروشمەکانت تەواو بووگە حەجێکە نەکردگە
قنە بۆ بێگانە کردگەسەوە ئیستاڕۆی حەڵقەیە زەعیفێ ئەدۆزیت و تا بۆ مانەوە لەم وڵاتە بەم وەزعیەتە شناسێکی تر مێژوویەکی تر دروستکەی مەوجێکی تر دروستکەی تا خەڵکی تۆ بینێریتەوە ئەمە شیکاریە تا ئەم لەحزە بوو تا متوەجه بووی تۆ وایتە کامە مەرحەلە تا متوەجه بووی قسەی فڵتەفڵت نەکەی چون بێ ئەقڵی ئەقڵە نییە قسە بۆ کردن نییە ژیر نییەی هەیکە لە قازی حەمەد نەگریتە دەست و بێژی کوردایەتی بۆکەم 2 ملیۆن تەرەفدارە قازی حەمەد 2 ملیۆن جاسووسە بێ ئێرادەست لە ناوە دڵە کووردا وا پیاەکی لێ نایتە دەر و دەستکەوتێ بۆ کورد دەربێری ئەمانە گشتی سیما و هیمای پوڵ دەرهاوردنن لەلایەنە دەوڵەتانە منتەقەوە لەلایەنە دەوڵەتانە منتەقەوە تۆ ئەگەر نەتوانی لە جێگەیەکە گوسەست بکەی ببڕی لە مێژوویەکە بۆیان نووساگی تۆ نە ڕووناکبیری نە مبارزی نە خەباتکەری نە ئاوەنگاردی نە تێگەیشتووی نە ئەکادمیسیەنی کە تو توانن نەمێ ئەوانە بخوێنی تۆ من ئێستا مێتۆدەکەم پێت و دوانیە پێتم وت لەکوێ ئەستەخراجەکرێ وانیە لە حەزاتە تاریخیم پێت وت تۆ ئەسڵ سوعارە نەکرد 1320 تا 1324 5 ساڵ بۆچی نەفرقی ئازەربایجان هەست نەفرقی دموکراتە جمهوریە مەهاباد بۆچی وەختێک متەفقینە ڕۆنە دەرەوە ئەمانە دروستەکەن و بۆچی سەریع قائلە جەمەکەن و هەمە ڕزای پێی حەیەکەن تۆ ناتوانانی جواوە ئەمانە بۆیت ئەڕۆیتە شەیدایی و دروزنی و قسەی مفتکردن و ئەسەن تۆ نە جەنگ ئەزانیت نە ئەزانی چیت وەسەرە کورد هاوردەگە تۆ بەم کارت سەڵاحیەتە ئیدارەکردنێ ئەم وڵاتە خۆمانە کە پێژن ئێران لە ئێمە چەندۆ لە ئێمە چەندۆ داتە ئیدێ کە معلوم نییە کێن وەک لە خۆت و فارسە دروست کرد لە خۆتوتە ئەمانە ژیرن و ناسیۆنالیستیان هەسوو دیوان سالاریان بووگە هەر لە خۆت و لە خۆت و لە کەریەتی نییە ئەمە کەریەتی نییە ئەمە جەهل نییە ئەمە مەئموریەتە تۆ بە عنوان نخبە پوڵ ئەگری ئەم کارانە بکەی بە کورد پوڵ ئەگری منە پەیمانە حەیدەری سەلیقەی شخصی وەکار ناوەم متۆدە علمی بە تۆ ئەدەم تەعاریف دنیای موجودت پێ ئەدەم لەسەر تەعاریف دنیای موجودە چم بۆی تو جورئەت ناکەی بێتە منازەرەتەکە منە نایتە منازەرەتەکە منە و ئەمما ئەوەی کە ئیدعا ئەکەم دەوڵەتە ئێرانی ڕۆخیاگە ئەمە وەزعیەتە بۆشاییە دەسەڵاتی موجود نییە دەوڵەتە ئێرانی حتا هەفتەگە لە ئایندە بە سرعەت کرواسە بەری نەگۆڕێت شخصیەتی تر ئێرائە نەدات بە حەیاتی ناتوانێت بەناو جمهوری ئیسلامی خۆی معرەفی کاتەوە ئەڵبەتە بە وجودە ئێمە منێک بووم و هەر ئیسرار بکەم و هەر پێی دەرخەم ئەو هەر ئەی شارێتەوە ئەو بە ئۆپۆزیسیۆنی بە تەلەڤیزیۆنە ئێران ئینتەرنەشناڵی بە نوخبەهای هەرێمە کوردستانی هەر ئەی شارێتەوە کە لێی قۆمیاگەوە نابوود بووگە و ناتوانێت ئێدامە بە چیەکە جمهوری ئیسلامی سوحا دوای ئەم ئاگر بەسە ئیسرائیل و ڕەسمیەت ئەناسێ دەست لە ئارمانە ئینقلابی هەڵەگرێت مەرگ بەر ئامریکا ناکات ئیتر نێ لە ئینقلابە مستەزعەفینە جەهان نییە ئێستا دەوڵەتە ڕفاهە ها بە شوێنە تەوسع و ئاوەدانی و دەی چۆن ناوی جمهوری ئیسلامیە ئێستاشە ناوی خۆی بنێ وەلفەر ستەیت پس دەوڵەتە ئێرانی ڕۆخیاگە ئێوە متوەجه نیەن هەر حاکمیەتێ یەک چیرۆکی هەست ڕساڵەتی بۆ خۆی تعریفەکاتەوە ڕساڵەتە دەوڵەتە ئێران بە نەمایش جەنگە 12 ڕۆژە تەواو بوو و کۆمەڵێ کێشەی گەورەی بنەڕەتی بۆ ماگەسۆ قەیرە قابلە حەلە جا ئەمە لەکوێتێت من کڵاپێکم دانیاگە لە کڵاپ هاوسە بە زوانە فارسیە مفەسەل 6 ساعت لەسەر ئەمە قسەکەم
دیسانەوە چون ئێمە لەگەڵ کۆمەڵێ مارگیر و جادوگەر و ڕەماڵە درۆزنانە بەناوە ڕووناکبیر و توێژەر و ئوستاد دانشگا ڕووبڕووین هیچ کەسێ بە ئێوە نایژی ئەم ئەحکامە لەکوێ تێری دەرەوە چۆن دەراوێشتیان ئەکا چۆن ئەگا بەم حکمانە بە تۆ نایژێ پرۆسەسەکە بە تۆ نایژێ مەیلە باتنی خۆی بە عنوانە پسپۆڕ و نووسەر و ڕۆزنامەنگار مشتێک یابوو هەڵگیریا لە ناوە تەلەڤیزیۆن خەریکن کار ئەکەن بۆ دەوڵەتە ئێرانی و ئەربابە ئەمریکایی بزانە با من متوجهتان بکەم لەم قسانە متوجهتان بکەم تۆ وەختی ئێژی خەڵکە ئێران ناڕازیە ئەم قسە معنای واتیا معناکەی مەسەکە ناڕازی بوونە خەڵکە ئێران ئیمکانە جوڵیانە خەڵکە ئێران بەرامبەر بە حاکمیەتە ئێرانی هەست خب ئێستا دووبارە معنیکەینەوە جوڵانەوە بەرامبەر بە حاکمیەتە ئێران چی دروست ئەکا هەڕەشە دروست ئەکا هەڕەشە لەسەر چی دروست ئەکا لەسەر بەردەوامیە دەسەڵاتە دەوڵەتە ئێران دروست ئەکا تۆ کە ئەمەوا لە پەسە زێهنتا تکراری ئەەکەیتەوە دەوڵەتە ئێران ئەز ملەتە ئیران میتەرسێت دەوڵەتە ئێران لە ملەتە ئێران ئەترسێ من تێکەڵی ناکەم حەیوان دانیشە لەسەر جێگەی خۆت گویزیایی نەخۆی شەرایەتە شەڕە قەحبە بازیتان لە ئەوڵ و ئتمامە حجەتم تەکتانە کرد ئەم دەحفە سەر و کارتان واتە کە فیشەکە و تەکتەکتانە تۆپێنم بۆیە دائنیشم تەوزیح ئەدەم تا ئتمامە حجەتم تەکتا کردوێت هەر کامتان سەوادتان هەست تەوانە نەغدتان هەست بێن سەوادتان بە ڕوخ بکێشن و تەوانە فڵتەفڵت بکەی دەمە ئەدبورێنمەوە با خاس بزانی چون شۆخی نییە حەیات و مەماتە ئێمە بە لەحەزاتە ئایەندە بەستەگی هەست سەرەتاش ئتمامە حجەتم کردها هەواستان بوێ بە مەسئولیەت و هەڵسو کەوتکەن یەکبار لە ناوە زندگیتانە جددیون هەرچی و پەرچی خوێڕینە خۆ من کارگەرە دەسە شەیتان نییەم دانیشتگم تەوزیحە بۆ ئەدەم تا بڕواتە ناوە کەللەی کەرانەت ئەگەر کارە نەوگە ئەم قسانیشە بۆیە ئەکەم سوحا دەسم بە جنایات و بە خوێن مەحکوم نەوێت وەگەرنە لە سەفت تەکتەکتانە ڕۆمە بەرۆ من ئینسانێکم بیر لە داهاتووەکەمەوە بیر لە ئستقرارە دەسەڵاتەکەمەوە بۆی ئەتمامە حجەتە تەکاکەم کاورای کەر یابوو هەڵتی گرکەوە زانیتە داوای هاوکاری لێ یەکەم کەواتە هەروە کە تەوزیحەمدا تۆ ئێژی تەحدیدێ مەوجودە کە جمهوری ئیسلامی دەی ئەترسێ چون ئەی ڕۆخێنێت و هەر ئێژی جمهوری ئیسلامی لە خەڵک ئەترسێ ئەمە دروست تۆ ئیشە بزانیت جمهوری ئیسلامی تەحدیدێکی تری هەست کە کوشەندەتر لە تەحدیدە مردمێکوێ کە معلوم نییە کەی لەکوێ چۆن بە چه سوورەتێ ئەم حاکمیەتەخە بۆ ئەمە تۆ ئیشە سەواد سیاسیت بێت تۆ ئیشە بزانی تەحدیدێکە بەردەوامبوونە دەوڵەتە ئێران خستگەسە حاڵەتە کوشەندە چییە دەوڵەتە ئێران لە سازوکارە بەردەوامبوونە دووچارە قەیرانە بنەڕەتیە دەوڵەتە ئێران لە سازوکارە بەردەوامبوونە دووچارە قەیرانە بنەڕەتیە یعنی نە سنەت نە تەوارثن نەهادیەکی نییە کە هیچ کەسێ مقاومەت نەکا لە کەماڵە ئارامش و ئاسایشە بتوانێت جێبەجێیە دەسەڵات لە پۆستێک بەناو ڕەهبەریەت بکە نیسی خۆ ئەم قسە ئەهەمیەتی وا لەکوێ بزانە تۆ ئیشی ئەمە بفامی ئەم قسە کە من ئەیکەم بەناوە تەوارثن نەهادی ئەووەڵین بار لەلایەنە من دروست کریاگە بزانە تۆ ئێژی لەم سەرزەمینە خەڵکی بەناوە کورد ژیاگە ئێژی هەزاران ساڵ ژیاگە چۆن ئەمە سابتەکەی هەزاران ساڵ ژیاگە لەبەر ئەوەی کە وەختی ئەڕۆیتە ناو ژیان ئیجتیماعیە خەڵکە کورد تماشا ئەکەی ئەم ئینسانە کە ژیانە ڕۆژانەی بەردەوام ئەکا بۆ کۆمەڵێک ڕوودا و زەخیرەیەکی
توولانی مێژووی وا لە پشتە. مەسەلەن بۆ غەم، مەسەلەن بۆ مەرگ، کەسی عەزیزێکی ئەمرێ، تۆ ئەوێنی لە ناوە کۆمەڵگای کوردەواریە بە ئیلتجای هەر جوغرافیایەکی بچووک تۆ ڕەنگاڵەیەکت لە چۆنیەتیت دەربڕینێ، مەراسمت تەعزیەت پرسە و سوگواری هەست، لە کوڵمڕنین تا پرچقرتاندن، تا وەیوەیکردن، تا شینکردن، تا چەمەری گێڕان، تا قوڕپێوان، تا هۆرەکردن، تا مورکردن، تا ساز و دەهۆڵ لێژەنین، تۆ مەراسم جۆرا و جۆرت هەست کە بە گوێرەی مێژوویەکە درێژ کریاگەسۆ وە مەوجودە، تا ئەم دەقیقە مەوجودە. ئەمە پێئێژن تەوارث سنەتی، تەوارث عرفی، تەوارث نەهادی مەناسکی. وەختە تۆ ئیدعاکەی 2500 ساڵ دەوڵەتویی ئێشێ بۆ ئیدارەکردن ئەم دەوڵەتە، هێزگرتنت، پوڵت، ئیدارەکردنت، سوڵتەکردنت بە درێژاییە مێژوو لەگەڵ هەر کێشەیەکا کە ڕووبەڕوو بوویت ڕێگە حەلێکت دۆزیوێتەوە، ئەم ڕێگە حەلە چوێتە ناوە خەزێنەیە ئەزمونەتەوە و تۆ بەردەوامت کردوێ. یەکێک لەوانە جێبەجێکردنت دەسەڵاتە، تۆ ئێشێ وەکو بریتانیا سنەتێکە بوێت، مەسەڵەن وتوێتت کوڕە ئەوەڵ پادشاهە، کوڕە ئەوەڵ، هیچ کەسێکی تر نەتوانێت ئەم مەقامە لەم کوڕە بسێنێت، بیر لەوە بکاتەوە ئەم کوڕە بکوژێ ئەتوانێت لە جێگەی دانیشێت، چون نە تەبەقەی ئەشراف، نە ساختارە کۆمەڵگایە مێژوویە بریتانیا ئیجازە نادا کەسێ بڕوە کوڕە ئەوەڵ بکوژێ لەسەر تەختە پادشاهی دانیشێ، شەرعیەتە حکوومەتی بێت. ئەمە بەرئەگرێ بەوەی کە تۆ ئەم سنەتە بشێوێنیت. بۆیە ماکیاوەلی لە قیاسە عوسمانیە کەزایی تەکە قیاسە تەکە فەڕەنسە ئێژێت، گرتنە دەسەڵات و داگیرکردنە عوسمانی سەختە، یەکجار سەختە. بەڵام ئەگەر عوسمانیت گرت ئەتوانی بەڕاحەتی ئیدارێکی، لەبەرەوەی لەوێ یەک نەفەرە، ئەم یەک نەفەر ئەوە محکەم گرتیسی گرتنەکەی سەختە، بەڵام بە مەحزێ گرتە هیچ توێژێک لە جامعە مەوجود نییە بەر بە حکوومەتی تۆ بگرێ. بەڵام فەڕەنسا گرتنی فرە ئاسانە، بەڕاحەتی توانی بگری، بەڵام بەڕاحەتی ناتوانی ئیدارێکی، لەبەرەوەی توێژە فەڕەنسا مەجال بە تۆ نادا، ئەشراف نایدات، زەمیندار نایدات، نەجیب نایدات، مەجالە پێ نادا. تۆ بە هاوردە ئەزانێ، تۆ بە کەسێک ئەزانێ کاتکی حیاتە ئیجتیماعی مێژووی وە کۆمەڵایەتی ئەمانە شێوانگە ملە پێ نادەن. دەرنەتیجە تۆ یا ئیشە تەمام فەڕەنسا لەبین بووی گشتی بکوژی، یا ئەوەی کە مل بدەی بە سنەتە، بە نەریتە مێژوویەکانە ئەم مەردمە. دەوڵەتە ئێرانی ئەم نەریتەی نییە، نیسی، لەبەرەوەی هیچ وەک ئیمپراتۆری نەوگە، لەبەرەوەی هیچ وەک دەوڵەت نەوگە، نیسی. تۆ ناتوانێت بێژی کورد نەژیاگە لە مێژووە، چون کورد بۆ پرسەکردن موری هەست، پاموری هەست، بۆ غەم حەماسە، تەرانەی هەست، گۆرانی هەست، مەراسمی هەست، کوڵمڕنینی هەست، پرچبڕینی هەست، قوڕگرتنی هەست، قوڕپێوانی هەست، چەمەری هەست. ناتوانێت ئەمە تەوارث هەنی خۆمانە، تایبەت بە خۆمانە، هەر ئێمە شینەکەین. بەڵام ئەمەی کە لە ناو دەوڵەتە ئێران لە عێراق ئەیوێنی، لە ئێران ئەیوێنی، لە تورکی ئەیوێنی، هیچ مؤسسە و نەهادێکی تاریخیە هیچ کام لەم ئیمپراتۆریهای درۆزنانە نین. ئەمانە یەک تەوارثیان نەهاوردە. تەنانەت دەستگاهە ئێلاهیاتی مەلاسازی گشتی پەدیدەی مۆدەرنە، گشتیشی بە بوجێ دەوڵەتی، ئیمکاناتە لۆجستیکی و تێکنۆلۆژی عەسرە مۆدەرن بە کۆپی لە ئەوروپا دروست کریاکە. بۆیە تۆ هیچ مزگەوتێکی فاخر کە هەنە قەرنە 4 بێت، هەنە قەرنە 5 بێت کە نیشانە دەسەڵات دەرە حکامە ئیسلامی بێت لە سەرزەمینە ئێمە نێست. وەلی ئێستا مەسعود بارزانی و جەلالە تاڵەبانی 50,000 مزگەوت لە هەرێمە کوردستان بۆ دروستەکە بە پوڵە دەوڵەت، بە پوڵە نەفت.
50,000 مزگەوت بۆ دروستەکەن. ئەمما المعتصم بالله هارون الرەشید ئەم گەوادانەی خەلیفەی ئیسلامی یەک مزگەوتیان نییە کە ئەم شکۆ و سوڵتە و دەسەڵاتە خۆیانە نیشان بن. وەلی مەسعود بارزانی و عەقڵی ئەگا 50,000 مزگەوت دروستکە. تاگرا تێگەین کەواتە کوشەندەترین بحرانێک کە دەوڵەتە ئێران هەسی نەخەڵکە، تەزاد دەروونە دەسەڵاتە کە جێبەجێکردنە دەسەڵاتیان پێ ناکرێت لەبەر ئەوەی لاکەن هەر جێبەجێیەکە بەشێکی فرە لە تازە پێگەیگانە دەسەڵات یەکتری ئەدەڕن لەسەر کورسیە دەسەڵات لەبەر ئەوەی هەر کە لەوێ دانیشێ ما بەقیا کوژێ. تەجروبە جەدیدەکەی خامنەئی بوویتر، خامنەئی و ڕەفسنجانی و ئەحمەی خومێنی گەلە کۆمەیان کرد کەس جێگەی خومێنی نەگرێتەوە بە شێوەی موقەت خامنەئیان دانیا کە خامنەئی گوێرەکەوی ئەحیانن ماوەیەکی کورتی پێ نەچوو ئەحمەیان کوشت، ماوەیەکی تریشی پێ نەچوو خامنەئی هەم ڕەفسنجانی تڕۆ کرد هەم کوشتی. و بەتەبع ئەمە تەمامە دۆسەکان و ڕفێقەکان و ڕاندخۆرەکانیان کێشانە خوارۆ. ئێمە ئەمانە زانی ئێستا کە تۆ تێگەیشتی خۆیشیان ئەزانن دوێ کە تەقیە ڕەحمانیش لە کڵاپێکا کە شووی نەرگەسە محەممەدیە وتی ئەمانە گشتی تەبەقەی حاکمەی ئێرانن ها پێتوانە بێت تەبەقەی حاکمە عەلی خامنەییە. تەمام ئەوانەی خۆیان بە ڕووناکبیر هەڵسوڕاوە ئێرانی متخصص ئێرانی ئەزانن خۆیان بە تەبەقەی حاکمەی ئێران ئەزانن. مەجال بە تۆ نادەم ڕۆیدە ئەوی لیاقەت هەنە خۆیانە، مەملەکەت هەنە خۆیانە، مدیریەت و تێگەیشتووی وڵات پارێزی هەنە خۆیانە، کولتور پارێزی هەنێ خۆیانە. پس تۆ تێکەڵی ناکەی خامنەئی تەقە تەقیە ڕەحمانیە فەرقەکەن فەرق ناکەن یەکێکن تەبەقەی حاکمەی ئێرانن. هەر بوو تۆ وەقی ئێدانانێت تۆ هەروە بەشەر ئەساو ناکەن. ئەگەر تا ئاگراتێکەین ئێستا تۆ ئیژی بزانیت وەختی تۆ کێشەی واتە هەز سەرەتان ئەگەر کە شێر پەنجەتە خەریکی ئەمری مەجبوری بڕۆیتە دکتۆر، مەجبوری بڕۆی عەمەلیاتکەی، مەجبوری کیمۆتراپیکەی شیمی دەرمانیکەی، مەجبوری بڕۆی دکتۆرە کوردی بدۆزیتۆ دەرمان لە خۆت بێت تا نەمری چون تۆ ئەمری، چون تۆ سەرەتان وا لە بەدەندا. پس بیری لێ ئەەکەی تۆ دەرمانیکەی، بیری لێکەی تۆ دەرمانیکەی، بیری لێکەی تۆ دەرمانیکەی تۆ بەکوێ ئەگەینێت بەمەی کە بی چۆن بتوانی فەزایە دروستکەی خەڵکە لەگەڵاوێت کۆمەڵی لە مودەعیان لە بین بووەی بیان ترسێنی و تۆ ڕەوایەتە خۆت جێبخەی. ئەمە سناریۆیەکە کە تۆ ئیشت بیری لێکەی تۆ بۆیە هەمان ئەتفاقە 57 دروستەکەی باشترین ڕێگا مەسە بێ کۆمەڵێ نۆرم دروستکەی، دروشم دروستکەی، کۆمەڵی ئێعترازات دروستکەی، کۆمەڵێکیش ڕەنگاڵی ئۆپۆزیسیۆنی دروستکەی کە ئەمانە هیچ کامیان نە قوڵایی کۆمەڵایەتیان هەست، نە دیسکۆرسیان هەست، نە ڕەهبەرە گەورەیەکیان واتیان، نە شەڕ ئەکەن دەکەتووە. تۆ چی ئەەکەی؟ تۆ کۆمەڵی شانۆگەری ئەەکەی. ئەژی گرانی گرانیە، ئەژی تمن دابەزیگە تمن دابەزیگە، تمن دابەزیگە و تو چی؟ خەڵک ناڕازیە. خەڵکە ناڕازی وێ چیەکە؟ قەبقاوە سەر شێرە درۆکە. ئەژێ ئەمانە مدیریەت نازانن، دەکەن لە هەواپەیمای ئوکرانی، دەکەن لە قاسمە سولەیمانی ئەیکوژن خۆیان، ئەمە گشت کارە خۆیانە. تا ئەوانەی وا شەڕە دەسەڵات ئەکەن بترسن کە یه مردمێ مەوجودە، یه تەلەڤیزیۆنێ مەوجودە کە تۆ ئەخەڵەتێنێ. بزانن ئێمە مانان چۆن باوەڕەکەین کەسێ قسەی ڕاست ئەکا. ئێمە دەستگای حەقیقە دیابیمان نییە، ئێمە بەرئەساس حب و بغزەکانە دەروونمان ئەم کارەکەین. جمهوری ئیسلامی خۆی تێژی سەدا و سیما خۆی دەستەن دەرکارانە جمهوری ئیسلامی سەدا و سیما ئێمە درۆیژی سەدا و سیما کار ناکا، بۆیە ئێمە خەڵکی خۆمانە خێنە باوەشی تەلەڤیزیۆنەکانی بێگانە، ئەمە خۆیان هێژنی. بۆ تا تۆ ئەگەر ئەوەنە ژیروگی
ڕەتفعل لە ئەمە و گەسە جمهوری ئیسلامی درۆکە و گوێ نادێ بە قسەکانی جمهوری ئیسلامی جێگەیەکی تر بە سەرچاوەی حەقیقەت بزانی بێ ئەوەی بیری لێکەیتەوە کەیهانە شەریعەت مەداری ئەوەنە پیس قسەکە ئەوەنە کەرانە قسەکە تا تۆ بڕۆی حەقیقەت لە زوانە مهدیە فەلاحەتیم سیامەکە دەحقان لە تەلەڤیزیۆنە ئەمریکا بشنەفی تەلەڤیزیۆنە ئەمریکا مستەخدەمە دەوڵەتە ئێرانە متوەجه بووی تا تۆ شەک نەکەی کە ئەمەی ABC حەقیقەت نییە ئەمەی ABC درۆیە کە تۆ نازانی چیت دێشارێتەوە ئێستا ئاخیز چی کرد ئاخێ زەمانی زانی ئاخێ زانی ئەمانە نەیانگەرەکە بوێتۆ شەڕیان نەیانگەرەکە تووشە قەیرانە دەرونی و جەنگە داخڵی بوون بۆیە ئێشێ بێن سوورەتێک لە ئینقلابە مردمی وا سەری نییە وا خەڵک ناتوانانی ئەپڵای کا فقە خەڵک ڕواتە ناوە خیابان تۆ جنازە ئەوێنی مشتێک کەرکوژیاگەن ئەژی خەڵک ئینقلابی کرد لە عەسڵیشا چی کرد چیت کرد تۆ لە عەسڵا حاکمیەتت بردە پلەیەکی تر کرواسەکەیت گۆڕی ئەدێ مخالف و گەردەن کەشە خستە لاوە ترساندنە حەزبکردن و کوشتەیە خەڵکێکیش لەگرا مەوجود نییە لەبیرتان تێ لەسەر و بەندە بەر لە ژینابازی لە پڕێکا وەکو قارچەق کۆمەڵی ئێرانی سەریان هەڵدا شۆڕای گوزارە بە دموکراسی شۆرای تێپەڕاندن بەرەو دموکراسی ئەمە چێن مشتی ئەحمەق و حیزب و کەسایەتی و لە عەبەی مۆحتەدی و کۆمەڵەوە گرتگە تا کوڕەکەی شەریعەت مەداری نەرجع تەقلیدە کوژیاگە دەسە خۆمەینی تڕۆکریاگە دەسە خۆمەینی کانونگەلە ئەعتلافیە مختلف بیایم و ئۆپۆزیسیۆن دروست بکنیم بەسە با من وەبیرتان بخەوە لەبیرتان تێ لەسەر بەندە ژینابازیە ئەیانوت ئێمە دەنگە خەڵکە ئێرانین بڕۆینە پارلەمانەکانی دنیا قسە بکەین دێت چی بکەین قسە بکەی تو چی بوایەوە ئەم حاڵەتەوە ئیسرائیل کردیتر بڕۆینەوە پارلەمانەکانە دنیا بتان وتەیە پەلامارە جمهوری ئیسلامی بن دە ئیسرائیل لای دە ئیستە دووبارە بڕۆنەوە چی ئێژنوە پارلەمانە ئوروپا ها قسەیەکتان نییە ئیستە مەشیایە قسەتان بۆیە قسەتان نییە دەرکەوت ئەو وەختیشە مەئموریەتتان بوو دەرکەوت ئیستە چۆن حزورتان نییە قسە ناکەن فڵتەکەی دەورانە ژیناتان لەبیرە مچەی هجری لە جێگەی خۆ دەرەکەوت ئەبەی مۆحتەدی هەرچی ڕۆژە دەرەکەوت ئیستە بۆ دەرناکەون ئیستە بۆ فەزاکە تەحلیل ناکەن دەوڵەتە ئێرانی هەنگەڵی بڕیاگە 50 سەردارە سپای پاسداران کوژیاگە گشتی جاسوسە موساتە هەنگەڵە ئاسمانگە ئێران کریاگەسۆ جمهوری ئیسلامی شکستی خوارگە تەواو بوو ئیستە بۆ قسە ناکەن ئیستە شەرایەتە خەلای قودرەتە بۆ قسە ناکەن ئەوە پەیمانە حەیدەری پێتانی وت هایتە پیاگنیێن هایتە مستەخدەمن ساڵە 57 حزورتانەوە نەتان و تا 22 بەهمەنە 57 مشتێ بڕێویان داوە دەستان و تا خۆمێنی تەسبیت کەن دقیقاً ئیسێکە بۆ ئەوێ وێسیاگن کەیفیکەتان بۆ بکێشن هەنێ ئەسڵحە بەنە دەستانەوە تا ناسیۆنالیزم نەبووگە ئێرانیان بۆ حەی بکەنەوە تا لە تێهەڵدانە قنە ئێوە سەڵاحیەتە حکوومەتە بەرتاران بگەڕێتەوە بۆ مشتێک کاڵیزادە کە معلوم نییە کێن دە ئیستە زانیت سیاسەت ئەمەنی دموکراسی شتێکی خاصە و قوانینی نێودەوڵەتی و کورە کاول تۆ وەختی ئێژی مبارزە ئەەکەم ئێشە بزانی لەگەڵ چی مبارزە ئەەکەی لە چی ئەدەی پێگەی دەسەڵاتە کاورا ئەمەسە چیرۆکە نەخوێنگەسۆ ئەفسانەت نەخوێنگەسۆ لە ئەفسانە ئێژێ هەرکوڵ ڕوئینتەن بوو یعنی چەک کاری تیان نەیە کرد نەئەمرد تۆ هەر چەکێکە لێ بدایە نەیوەڕی بەڵام هەرکوڵ یەکێ کوشتی کێ کوشتی کوڕێ کوشتی وا دۆزیوە لە قنە پاژنەی پێیە ئەو ڕۆژە وا چووگە سەناوە ئاوە حەیات ئەم قنە پاژنەی پێیە ئاو لێی نەداگە چیرێکی نیاوە قنە پاخچەکەی و کەوت کاورە پاشنەیە ئاشیل چاوە ئەسفەندیارە دەوڵەتە ئێرانی کامەسە مەرجی کە سپای پاسدارانە ئەرتشە مؤسساتە سازمانە بەرنامە و بوجەز کامەسە پاشنەی ئاشیل ڕەنگە حەیاتی دەوڵەتە ئێران کامەسە کارە تۆ ئەمە بووە ئەمە مشەخصکەی نەبێ بێژە ڕژیمە جنایەتکاری جمهوریە ئیسلامی کارە تۆ ئەمە نەبوو
ولا بیرتاناتان و چارە دەوڵەتە ئێران ناکەین بۆ کورد ناڕۆخێ ئەوە پەیمانە حەیدەری وە تەنهایی ڕۆخاندی ئەوە پەیمانە حەیدەری بوو ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بوو دەوڵەتە ئێرانی تووشە ئەم قەیرانە کردگەتە کە ئیسرائیل و ئامریکا سناریۆکە بووی ناچێتە بەرەوە چون من ئەزانم گیری وا لەکوێیە ئەها تۆم خەفە کرد ئەها نەمهێشت و هاش و هوشکەی ئەها نەمهێشت ژینابازی بکەی تا تەداومی پێ بدەی ئەها هەرچی گەلە کۆمەتان کرد نەتانتوانی لە چارە دەمە من بکەن من وتم دەوڵەتە ئێرانی وادارە بە غەڵەتکردن ئەکەم تێرمی قەتڵگا دەوڵەتە ئێرانی وا لە قەتڵگا ئەمە شەرایەتە بۆشاییە دەسەڵاتە و من ئەیناسم چون خۆم دروسم کردگە تۆ نەت ئەوت حیز دەوڵەتە ئێرانی بە کورد ناڕۆخێ دەی من سەلاحیەتە ئیدارەی ئێرانم لیان سەنگەسۆ مالکیەتە مەملەکەتیم لیان سەنگەسۆ ناسیۆنالیزمەکەی من شکست پێداگە وەلی من یەک دەنگ حەیوانینە یەک دەنگم چ گەلە کۆمەیەکتان لە مردمە کوردە کردگە من بە یەک دەنگ و گشتانم خەفە کرد هێزە ئیجتیماعیم دروست کرد دیسکۆرسە کوردانەم دانیا فەزای ئەفکارە عمومیم گۆڕی و با بزانیم بازیە تا ئاخرەوەمە بەرەوە دەوڵەتە ئێرانی تەواو بوو ئیستە خەریکن ئەیگێجێنن تا تۆ نەزانی تا لە قەبارە و بەرگێکی ترا بێتە دەرەوە ئەم کارە من ئیستە یەکەم بەر بەو کارەیەگرم نایەڵم خەڵک نەزانی ڕۆخیاگە خەڵک نەزانی ئەمە بۆشاییە دەسەڵاتە خەڵک نەزانی ئەمانە تەواو تەسمیم گیریان نییە ڕۆخیاگن خەڵک نازانێت کە ئەمانە سوحا لە ماڵ تێنە دەرەوە ئەشێ بێژن کێ کوڕە کێ چین چکارەکەن نێسیان ئەو قسەیانە نییە بۆیە نایەنە دەرەوە بۆیە قسە ناکەن بۆیە بازیت بۆ دروستەکەن تا تۆ ئەو پرسیارە نەکەی تا وەختێ لە پڕێکا بێن بێژن ئێمە ئەمەینە ئێمە نەڕەمان تێ ئێمە دەوڵەتە ڕفاهین دەوڵەتە تەوسعەین دەوڵەتە گەشانەوەی ملەتە ئێرانین حاکمانە سەلاحیەتدارە ئیدارە کنەندە و قەلای قەومە ئێرانی ژیرە بەبیرین ئێمە چکارین ئێمەش مشتێ سوماقخۆرە ئەحمەقە کوردە کەرین چون کوردین کەرین بۆ خۆ کەس لێمە ناگرێت کوردین کەرین کەواتە ئیستە ئێوە دیتان ئەوەی کوشەندەز ئەم وەزعیەتە تێکەوتکن ئامریکا و ئیسرائیل فریایان کەوتن تا جەڕاحیەکە بکەن تا ڕۆعبەکە سوارکەن ئیدەیە بکوژن تێیپەڕێنن نەیانتوانی بەچی نەیانتوانی بە کارگەرێک کە ئێمە کردمان ئێمە تەمامە گراکانە دەروونە حاکمیتمان هەڵساندەوە ئێمە وتمان ئەمە نەمایشە و مقاومەتمان کرد لە مقابڵیا دیسکۆرسماشکەن تریبوونە پەیمانە حەیدەری تەنیا تریبوونێکە لە سەرزەمینە کوردەوارە کە حکامانە جمهوری ئیسلامی و جەزایر قودرەت مراجعی پێکەن چون تەنیا تریبوونە واقعیە چون تەکلیفەکە ئەو مشەخەسیەکە تاگرا متوەجه بووین و ئەمما ئەگەر علی سارەبانە ئەزانێ هۆشترەکەی لەکوێ بخەفێنێ تا ئەم دەقیقە هێزە کوردان و ئێمە دەوڵەتە ئێرانیمان هاورگەسە قەتڵگا ئامریکا ئیسرائیل ئێران چەقیاگن وەخت بۆ خۆیان ئەسێنن وا تاریفێکی تر لە خۆیان بکەنەوە لەم سەر و بەندە من بە قودرەت خەریکم لیانەدەم بە قودرەت نایڵم جێخن بابزانی ئەوەلین پەردەیە کە لیانم گۆڕا ئەخراجە ئەفغانەکان بوو لیانم گۆڕا ئەخراجە ئەفغانەکان ڕەبتی بە شکستە ناسیۆنالیزمە نەبووگە ئێرانی هەست کە گەرێکیانە ئاوا ژێر پێستی ئەحیایکەن و زەعیفتەرین قشر کێز ئەفغانی سەوارە بەرچی بەر تەنەفورهای دروستکریا بەتەی ساڵان بەناوە نەبوونە کارەبا و نەبوونە پوڵ و ئەفغانی پیا و سەربڕ و ئەفغانی متجاوز ئیستە تۆ ناسیۆنالیزمە نەبووگە ئێرانیە شکست خواردەک لە مقابڵە بێگانە خاوەنداریەتی نەکردنە مردمێک کە شار ڕوود بووە تاران ڕوود بووە یەک نەفەر مقاومەتی نەکرد گشتی تارانی چۆڵ کرد گشتی چاوەڕوانت دەمە بنیامین نەتانیاهوو و دۆناڵد ترامپ و کوێ چۆڵکە چۆڵیان نەکرد
ئەم لە جێگەی ئۆبژە دانیشتنە ئێرانیەتە ناوێ سەری لێ دەربێرێتۆ ناوێ جارێکی تر زوان دەربێرێ ئێشێ ئەوەنە بیت و ملە سەریا تا حەد خۆی بزانێ ئەمە پێویستی هەست کە خەڵکە کوردە ئەمە بزانێت ئیستە زانیتان گەڕانەوەی لیاقەت و چۆنیەتی دانیشتن لەسەر تەختە شکۆی تاران ئەقڵی گەرەکە کڵەشینکۆفی نەگەرەکە یابوو کڵەشینکۆف ئاخرین مەرحەلەیە کە تۆتیا هیچ تەخەسوسێکە نییە تۆ وە درۆ کڵەشینکۆفە فرۆشیتۆ تۆ لە هەرچی شەڕە کوژیاگی تۆ بۆ فکرێکی قارەمانی بهترین کڵەشینکۆف وەدەسی قارەمان ڕۆڵە عێراقیەکە بوو وا بە دەمپایی لە سەروبەت جەنگ جێشولمەهدیە بە تیربارە بیکەیسی بە شەرواڵە جین لە مقابڵە تەنکە ئەبرامزە ئەمریکایی ئەوێسیا وە تەقەی ئەکرد تۆ قنگە قوچاو دەرچوویت بەد ئەو تۆ قارەمانی پس وەختی ئەگاتە شەڕە ئەسڵحە ئێوە و پیاگەیشە نییە ڕووداری نەکەنها نەیکەن تۆ نە لە وادیە نەزەر و ئەقڵا پیاگی نە لە وادیە کارە ژێرزەمینی و هاشوهوشکردنە فقەد وە مردن تا هاشوهوشەکەی ئەنا تۆ حەماسەی سەرکەوتنە نییە چیرۆکە سەرکەوتنە نییە نیست کێ ئەڕوات خەباتە ژێرزەمینیەکە ئەوەی وا قسەی نییە ئەوەی وا ئەقڵی نییە ئەڕوا خەباتە ژێرزەمینیەکە ئەوەی چون قسەی نییە قسە نازانێ بکە نازانێت دوژمن لە قسەوە بواتە دواوە هەڵیشکێنێت پێگەی دەسەڵاتی لێ بسێنێت ئەڕوا بە زرمە زرم شلوقی کا خۆی دەرخا بە زرمە زرم شلوقی کا خۆی دەرخا تەوەجۆ بکەن لەم سەروبەندە بۆشاییە دەسەڵاتە یەک نەفەر قسەی نییە یەک نەفەر قسەی نییە نە حیزبە کەران نە حیزبە یابوان نە کۆمەڵە نە دموکرات بەکەکەی حیز یەک نەفەر قسەی نییە خەڵکەکە خۆی خاسە زانی ئەی تۆ چکاری چۆن تۆ قسە نییە ئاتۆ 45 ساڵە فقط دەوڵەتە ئێرانە تەسبیت کردگە تۆ چۆن ڕووداوەکان ناخۆڵقێنی چۆن مەسیرە ڕووداوەکان ناگۆڕی چۆن بەرەو نەفع خۆت جامعەهان نادەی چۆن چرا ناگریتە دەستۆ چۆن تاران ئەڕۆخیا حەیوان چۆن ئەڕۆخیا کە تۆ ئەدوت ناڕۆخێ ئەو زوانە ئامدانە هەڵیەبژێرم با بزانی ئیتمامە حوجەتم تەکتانە کردگەها دەوڵەتە ئێرانی ڕۆخیاگە هیچ شەکی تیا مەکەن دەوڵەتە ئێران ڕۆخیاگە یعنی جمهوری ئیسلامی ڕۆخیاگە ئەم چیرۆکە ئیدامە پەیاناکە گەرەکی لە قەبارەیەکی تر بێتە درۆ من نایڵم من بە تەمامە قودرت نایڵم ئێوەش گەلە کۆمە بکەن یارمەتی بن و ئختارتان پێ یەکەم نەمایشی قازی محەممەد تکرار نەکەن و بەر لە ئەرتشی ئێران خۆمەتان کوژم نایەڵم ئەو بیانوە بەنە دەسیان و ناسیۆنالیزمە نەداشتەیە ئێرانی زیندوو بکەنەوە لیاقەتە حکومڕانی و حکوومەتداری و مەملکەتداری ساحێویەتە ئەو خاکە بگرنە دەسەوە تەواو بوو ڕۆخیا تەواو من کێشاندمە ئەگرا تا بنیانیان هەڵتەکێنم تا درۆیان دەرخەم تا لە دەمامەکیان قیافەی قێزەونیان دەربێنم و دەرم هاورد سەوارە بەر ڕووداوگەلێکە اتفاق کەوتکە بە حەیاتی ناتوانن لێی دەرچن و من نایڵم عین و کرواسەکەی عوسمان دائیمە نەیدەم و ناوچاویانە نایڵم سەربەرز کات و زوان دەربێنی لە مەرحەلەی خۆیان گرتگمە من زەحمەتم کێشا ئەمانمە کێشا ئەگرا لە سەد ئێوەی فاسد ڕەت بووم بە تەمامە قودرت لە بەرامبەرتان ئاوێسیام بە ئەندازەیە تەمامە تاریخە نەداشتەتان مەعرفەتم بۆتان تەولید کرد ئیستێشە ئەجازە نادەم بیفەوتێنن ئەمە مڵکە کوردە ئەمە میراسە کوردە ئەمە هەنە کوردە و شایستگیە کوردە لا ئێوە خۆش